حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە لە کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان با هاوکاری هاوبەشەکانمان دامەزراوەی میدیایی پەروەردەییمان بۆ خزمەتی مامۆستایان و قوتابیان و خوێندکاران دامەزراند. ئێستا وەزارەتی پەروەردە خاوەندارێتی ئەم میدیا پەروەردەیانە دەکات. کەناڵی ئاسمانی پەروەردەیی پارێزگای سلێمانی فریکوێنسی 11137 هەروەها لە پەخشی ناوخۆیی سەرتاسەری کوردستان لە سەر ئامێرەکانی ئایستار، HD Box، میکس میدیا پەخش دەکرێت. کەناڵی پەروەردەی هەولێر لە پەخشی ناوخۆیی سەرتاسەری کوردستان لە سەر ئامێرەکانی ئایستار، HD Box، میکس میدیا پەخش دەکرێت. تەلەڤیزیۆنە پەروەردەییە دهۆک بە شێوازی بادینی و لە پەخشی ناوخۆیی سەرتاسەری کوردستان لە سەر ئامێرەکانی HD Box، پێشمەرگە، میکس میدیا پەخش دەکرێت. رادیۆی پەروەردەیی سەرتاسەری کوردستان FM 97.5 وانەکانی گشت پۆل و قۆناغەکان بە زمانی کوردی، شێوەزاری سۆرانی و بادینی، زمانی عەرەبی و زمانی ئینگلیزی و تورکمانی و سریانی و دیدار و گفتوگۆی پرسە پەروەردەیەکان و ئەزموونی پەروەردەکاران و بابەتی منداڵان پەخش دەکەن. میدیای پەروەردەیی پرۆفیشناڵانە کار دەکات بۆ پێشخستنی کەرتی پەروەردە. کۆمپانیاکانی پەخشی ناوخۆیی با سوپاسەوە بێ بەرامبەر پاڵپشتی پەخشکردنی کەناڵەکانی پەروەردەیی دەکەن. سوپاس بۆ هاوبەشەکانمان لە ڕێکخراوی یونیسێف و یونسکۆ و هەموو ڕێکخراوەکانی دیکە. حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە ڕاگەیاندنی وەزارەتی پەروەردە.